وردە وردێمە خەریکە هەموو ئەمان لە دەزەدەین ینی وای لێ هاتووە لە بەغدا پێگەمان زۆر بەهێز و لاواز بۆ لە عێراقا خەریکە پێگەمان بەهێز و لاواز دەبێت تەنانەت سوننەکان ڕێککەوتن لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان شیعەکان کە هێشتا ماوێتی وا خەریکە دەگەنە ڕێککەوتن لەسەر پۆستی سەرۆک وەزیران بەس کوردەکەی ئێمە ڕێک ناکەون لەسەرەوەی کێ سەرۆک کۆمار بێ لەم بارودۆخە جەنجاڵی کامڕۆ لە دنیاە یازانی بەهۆی کورد یەک کاندیدی بەهێزی نییە بڵێن نوێنەری ئێمەیە ئەو کاتە هەمووانی ترە کشێنەوە دەستان هەشتا کاندید زیاتر هەیە بەڵاشتاوێکانی تێ بەس عەرەبیشی تێدایە زوربیان عەرەبن عەرەبی تایە تورکمانی تایە خەڵقی تری تایە بێلایەنی تایە بۆ لەبەرەوەی یەک کاندیدی کوردی بەهێز نییە تا بڵێن وەکو عورف ئەمە ئیستیحقاقی کوردە بەدەستوور نا بەس بە عورف ئەمە ئیستیحقاقی کوردە با کورد سەرۆک کۆمارێک بۆ خۆی دانێ ئێمە بەڕاستی وەکوتیان نازانم دەیەک دەماڵ و یانزە کوێخایان هەبوو ئێمە لە کوردستان ناوەمان لات وای لاتوە هەرێمێکی بچووکین و هەر دەیان کوێخا و دەمڕاستمان هەیە هەر حیزبە بۆ خۆیەتی و کەس گوێ بۆ هیچ ناگرێ و هەر لایەنێک کاندیدێکی هەیە و یعنی ئەمە مەزەلی و گاڵتەجارێ لە پێشە بەڕاستی بە خۆمان بە خۆیان بە میلەتە بە ئایندەی ئەم میلەتە لەم بارودۆخە سەختەیەکە هەیە باوەڕ بێ دەبوو ئێستا لەم بارودۆخەیە کورد لەوە بیر لەو کاتەوە بەهێزترین کەسی کێیە بینێرێتە بەغدا